سلااو بیلا ڕۆف و لە پێشنگای نێودەوڵەتی ئیسلێمانی و لەگەڵتانە پێشنگای نێودەوڵەتی ئیسلامی بۆ ماوەی 6 ڕۆژ کراوە بێ لە ڕۆژی سێشەممە کراوەتەوە تا ڕۆژی یەکشەمە بەردەوام بێ ڕۆژان لە کاتژمێر 11 بەیانی تا کاتژمێر 7 ئێوارە کراوەیە. هاوڵاتیان بازرگانە دەتوانن سەردانی پێشنگای نێودەوڵەتی ئیسلامی لە تاسووجە بکەن. لێرە بەر هەموو خزمەتگوزاری زیاتر لە 150 کۆمپانیا و شوێنی بازرگانی ببینن و نزیکەوە لە نرخ لە کوالیتی و بەرهەمانە بکۆڵنەوە لەوەی کە تا چەند کوالیتیان باشە هەروەها لەوەش گرنگترەوەیە بەشێکی زۆری و کۆمپانیانی کە لێرن ئۆفەر و خزمەتگوزاری خۆڕاییان هەیە هەروەها داشکانیان هەیە و بەشێکیشیان دیاریان ئامادەکرێت بۆ کەسانی کە سەردانیان دەکەن. بۆی گفتوگۆ بکەین بزانین لێرە چی خراوەتە ڕوو لەگەڵ بەشێک لەو کەسانی کە کۆمپانیانی خودت بەرهەموو کاڵا و خزمەتگوزاریان هەیە لەگەڵ هەرێک لە بەڕێزان فەرهاد عوسمان بەڕێوەبەری کۆمپانیای سیماران هەروەها دلێر عەبدوڵڵا لێپساوی بەشی کڕین گفتوگۆ بکەین. کاک دلێر لا بەڕێستان دەست پێ بکەین ئێوە چۆن بوو بەشداری ئەم پێشەنگایەتان کرد و ئاستی پێشەنگاکەش چۆنە بیرن؟ سڵاو ڕێز بۆ کورسات. ئێمە کە بینیمان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی وابزانام ئەمە یەکەم جاریش نییە بەشداری بکەین، ساڵانی پێشوش هەر بەشداریمان کردووە. کرد بە پێویستی ئەزانین بەشداریکردنمان لەم پێشانگایە بۆی زیاتر لە نزیکە براندمان بەرهەمەکانمان ئاشناکەین بە بازرگانان بەو کەسانی کەوا ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ کۆنتاکتیان لەگەڵ ئێمەیە هەیە. ئەوانی زیاتر بازرگانی لە بواری خواردنەوە گازیەکان و میوەکانە ئەکەن، چکە ئێمە قوتوو بەرهەمهێنی قوتووی کانزایی بە هەموو جۆرە سایزەکان و تەختەی هەموو عێراق و هەروەها هەناردەی دەرەوەی عێراقی شیەکەین. بۆیە خۆشحاڵ ئەبووین، یعنی خۆشحاڵ بووین کە بەشداریمان کرد لەم پێشانگایە، چکە پێمان خۆشە زیاتر لەگەڵ بازرگانەکانە لێرە یەکتر ببینین و تەواصل و مامەڵەمان هەبێت وەک بێنە لامانیا ئێمە بچینە لایەن، چکە ئەمە شوێنێکی گشتیە و زۆرترین ئۆفەر و چاوپێکەوتن لێرە باشترە. کەشێکی بزنسانە ڕەخسێن؟ بەڵێ ئەکید کەشێکی بزنسانە و ینی بۆ هەردوو لامان باشە، بۆ بەرژەوەندی هەردوو لامان. ئاستی پێشەنگاکە چۆنە لە ڕووی خۆی؟ باشە، ئاستی پێشەنگاکە زۆر باشە و سەرکەوتووە. باشە. ئێوە بەنزیکەی چەند ئایتمتان هەیە؟ یانی لە چ بوارێکا زیاتر بەرهەمەکانی خۆتان لە پێشەنگاکە خستۆتە ڕوو؟ ئێمە ئایتمەکانمان بەپێی براندەکان و شەریکاتی بیپسی و کۆکاکۆلا و ڕانی و ئەمانەیە هەر شەریکاتێک بیەوێت بەرهەمەکانی ئێمە بکڕێت لیبڵێمان بۆ ئەنێرێت، ئێمە بۆ خۆمان لیبڵەکەی بۆ ئەخینە سەر قوتوو بەپێی سایزەکانی خۆیان کە ئەیانەوێت، اینجا تایگەر بێت، هی تاقە بێهینی ڕانی بێت، عەسیری تر بێت یاخود بیپسی بێ کۆلا بێ، ئەیخێنە سەری و بە سەری قەپاغەکەشی لەگەڵا ئینتاجەکەین و ئەیانێنێ. زۆر باشە. بەستمە دواتر پرسیاری کوالیتیشت لێ بکەم و بەرەمانی کە هەتانەوە لە پێشەنگاکە بەشدار بوون چۆنە، بەڵام بەچمە لای کاک فەرهاد دواتر مەبەستمە و پرسیارە لێ بکەم جوابیەوەم بیت و سپاس دەکەم. ئێوە کۆمپانیەکەتان لە بواری تەکنۆلۆژیا و هەندێک پێداویستی چاودێری و هەندێک پێداویستی کە بۆ ماڵ بەکارێ وەکو تەکنۆلۆژیا کارەکەن. چۆن بوو بەشداری پێشەنگای نێودەوڵەتی سلێمانیتان کرد و ئاستی پێشەنگاکە باشە؟ پێشەکی سڵاو ڕێزمەیە بۆ کەناڵی کورسات و بۆ هەموو بینەران. ئێمە وەکو کۆمپانیای سیماران کە لە بواری ئەلەکترۆنیا ئیشەکەین، ئینتەرکام، دۆرفۆن، کامێرەی چاودێری، فایر ئەلەرم، دەرگای ئۆتۆماتیک، سەتەلایتی مەرکەزی، تقریباً پێمان کرابێ هەموو ساڵێ بەشداریمان لە پێشانگای نێودەوڵەتیەکان ناکردووە، لەبەر ئەوەی پێشانگای نێودەوڵەتی تەنها ڕێگایە کە کڕیار و فرۆشیار لە شوێنێکی باشە بە یەک بگەێنێت. ئەم ئیشەی ئێمەش ئێستا پێویستی سەردەما بۆ پرۆژە سەبابەتی خۆت. ئاستی پێشەنگاکە باشە لە ڕووی خزمەتگوزارانی کەتیایەتی؟ خزمەتگوزاری باشە، خەڵک هۆشیارێکی باشی هەیە، ئەو کەسانەی کێن سەردانی پێشانگاکەن ژمارە حساب نییە، ئەو کەسەی کێت بە چی مەبەستێکێت، نەتیجەی باشمان هەبووە و گرێبەستمان بۆ لەگەڵ پرۆژەکانە. گرێبەستان کردووە لێ؟ زۆر باشە. کاک فەرهاد چەند ئایتمتان خستۆتە ڕوو یان زیاتر ئەو ئایتمانی کە لەم پێشەنگا خستوتانتە ڕوو
شتی نوێشی تایە تایبەت بێ بەم ساڵ بەڵێ ئێمە زیاتر لە ڤیدۆ دۆرفۆن ئیشەکەین ڤیدۆ دۆرفۆن بەنزیات لە بۆی بینەر زیات تێبگاوی کە لە بە دەرگا لە بری جەڕەسی جاران یا تەقەی دەرگا ڤیدۆ بەڵێ جەڕەس لێی دەرگا کاتەوەی تر پێویست ناکە بیتە خوارە و لەبەر باران و سەرما و بۆ لایەنی ئەمنیشەم شتێکی باشە تقریباً 25 جۆرمان هەیە ئەم جۆرانە پێشکەوتوترینیان ئەوەیە کە سیستەمی کۆدە ئەتوانی دەرگاکە بە کۆد جەڕەس لێبەی بە کۆد بیکەیتەوە بە کارت بیکەیتەوە ڕەبتی مۆبایل لەبێ لە شوێنی دوورەوە ئەتوانی تەحەکوم بکەیت بە شوێنی مەبەستەوە سەبار بە سیستەمی چاودێری چی؟ سیستەمی چاودێری مەبەستمان کامێری چاودێری تقریبان ئێمە 12 ساڵە لە بواری کامێری چاودێریە ئیشەکەین یەکەم کەس بووین کە فکری کامێری چاودێری و سیستەمی دڵنیایمانێناوە بۆ ئێرە پرۆژەی باشمان هەیە ناوبانگی باشمان هەیە خزمەت گوزاری دوای فرۆشتنمان هەیە گەرنتی ڕاستەقینەمان هەیە بۆ ئەم پێشانگەیش لە چانۆ ئاشکانی ڕاستەقینەمان کردو بۆ هاوڵاتیان زۆر باشە مەبەستمە دواتر پرسم هاوڵاتیان ئێستا چەند گرنگیان بە سیستەمی چاودێری و بابەتی تەکنۆلۆژیا بۆ نێو ماڵ و خانوویەکە نیشتەجەبوونەکان ئەچمەوە لای کاکدلێر پرسیارەوەم لێ کردی کاکدلێر تا چەند گرنگی بە کوالێتی دراوە لەو کاڵاو بەرهەمانی هەتانە هەروەها ئەوانی کە لە پێشەنگاکەشی خەنە ڕوو بەڵێ بەنسبەتی کوالیتیە و ئێمە کوالیتەکانمان زۆر بەرزە چکە هەر خۆشمان بەشی کوالیتیمان هەیە لە ناو کارگەیە هەموو سەعات بە سەعات حەج بەرهەمێکمان کە ئینتاجەکرێت فەحسەکرێت لە کوالیتی جگە لەوە ئۆدیتمان هەیە چاودێری ڕقابەمان هەیە لە لایەن شەریکەی بیبسی کۆلا کە بینی هەموو فترەی چەند مانجێک یەن سەیری بەرهەمەکانمانەکەن ئێمە لە پێشا کوالیتی ڕەچاوەکەین ئەنجا نرخ یعنی گرنگترین شت لەلا ئێمە کوالیتیە چکە ئەم مادەی کە ئێمە دروستەکەین ڕاستەخۆ کۆنتاکتە لەگەڵ هاوڵاتیانە بۆ خواردنەوەیە بۆ خواردنەوە گازیەکانە ئەبێت کوالیتی ئەوەندە بەرز بێت کەوا کەس تووشی زەرەر و زیان نەبێت زۆر باشە ئەی خەڵک هۆشیاری لە چاستێکایە پێتان وایە ڕێژەی ئەوانەی کە بە دوای یان کوالیتی ئاگەڕێن زیاتر لەوانی کە بە دوای نرخ ئاگەڕێن ئەلحەمدوللا لەخوا بەزیابێ ئێستا وای لێ هاتووە زیاتر کوالیتیەکە مەبەستی بازرگانەکانە پێش نرخەکە چونکە بۆیان دەرکەوتووە کوالیتیەکە گرنگترە گرنگی پێبەن لە نرخەکە باش کاک دێ پرسیارێک تا چەند بۆ خەڵک گرنگ بێ یاخود بازرگانێک بەلای گرنگ بێ شتەکە لە دەستی یەکەم و لە وەکیلی یەکەم بکڕێ یاخود لە نێو بازاری هەڵڕژاوەوەی کە دیار نییە چەند دەستی کردووە تا چەند گرنگە کڕین بۆ شێوازەرە بە تاکید ئەگەر تۆ لە دەستی یەکەمی بکڕیتەوانێ ئەزانیت ئەگەر هەرچێکی بەسەر هات بێت ئێمە بەرپرسین لێ بەسکە گەیشتە دەستی بازار و لە دەستی دووسێ من ناتوانانی بەرپرسیارەتی ئەوە هەڵگرین بەس کە ئێمە لە ئێمەی ڕاستەوخۆ کڕیەوە ئێمە بەرپرسین لە هەموو خەلەلێک لە هەموو خراپێک لە هەموو کێشە و کەم و کوڕێک لە ڕووی نرخیشەوە گۆڕانی هەر باش لە ڕووی نرخەوە تەبعاً لە ئێمەی بکرێت ڕاستەوخۆ باشترە وەک لەوەی لە دەستی دووسێ بکرێتەوانێ و عمولی بخرێ بەسەر کاکدێوە خۆتان ئەنتاجی بەرەمەکەنیان وەکیلی کۆمپانیای ترن پێوتان لەگەڵ چەند کۆمپانیا و دامەزراوی ترا هەیە نەخێر ئێمە خۆمان ئینتاجیەکەین مەوادە خامەکانمان لە وڵاتی سعودیە و لە هەندێک لە وڵاتانی سین و ئەوروپاوە بۆیەت و خۆمان بەرهەمی هێنین و طبعاً ئەلەمنیۆمەکە بە شێوەی کۆیلی گەورە ئەیهێنین ئەیکەین بە قوتو لە هەموو سایزەکان لە 150 میلیم و هەتا 355 میلیم و بەپێی تەڵەب بەپێی خواستی بازرگانەکان یاخود کۆمپانیاکان بۆیان لیبڵیان بۆکەین و ئەیان نینێ پشکین بۆ کاڵاوشمەکانتانەکە نەوانی کە هاوردەی هێنە چۆن کاتێکە و کاڵانی لە دەرەوەی هێنن بەتابەت کەرەستەی خاوتان پشکنینی بۆ کرێ پشکنینی بۆ ئەکرێت لە هەموو خاڵە سنووریەکان بە تەئکید پشکنینی بۆ ئەکرێت لەسەر کوالیتیش و لەسەر ئەکسپایرەکەشی زۆر باش کاک فەرهاد پرسیاری ئەوم کرد خەڵک ئێستا چەند خواستی زیای کردووە لەسەر بەکارهێنانی سیستەمی تەکنۆلۆژی و ئایتی بۆ نێو یەکەی نیشتەجێبوون و شوقە و خانوەکانیان خەڵک بەکارهێنێ زۆر بە بەراورد لە چاو ساڵانی پێشوو ئێستا هەنێ شت بۆ بە زەرورەتی حیات
هەتاوەکو تەکنەلۆژیا پێشکەوێت ئاڵۆزەکانی ژیان زیاتر بێت پێویستی ئەمانە زیاترە بێت. ئێستا تقریبان هەموو باڵەخانەیەک هەموو خانوویەک پێویستە سیستەمی فایر ئەلەرمی تیابێت، پێویستە کامێرەی چاودێری تیابێت، یعنی بووە بە مەرجێک. باسی سیستەمی فایر ئەلەرمە کرد. هیچ کەسێک هەبووە سیستەمەکەی لای ئێوە وەرگرتە بێ سوودی لێبینی بێ، یعنی فریای کەوتە بێ ماڵەکەی گەڕ نەگرێ و یا لە کاتی ئاگرکەوتنەوەی کوژا بێتەوە؟ خۆشبەختانە پرۆژەمان بۆ کەسێکدا نابێت هەتا ئێستا سەلامەتە، هیواداری نەگەر سوتفە هیوادار هیچ ماڵک سیستەمەکەش بەکارێنێت نەبێت کەچیش پێویستی پێی نەبێت. باش لەنێو ئایتمانی هەتانە خواست لەسەر چیان زیاترە؟ خەڵک زیاتر چی بەکارێنێ؟ کامێرەی چاودێری بەکارێنیان کامێرەی بە دەرگا یا بابەتی تر یاکردنەوەی دەرگا؟ کامێرەی چاودێری بە دەرەجە یەک، ئایفۆن دۆرفۆنی دەرگاکردنەوەش ئەوە ئێستا بۆ بە زەرورەتێک و تقریبان ئێمە 12 ساڵە ئەیفرۆشین و خزمەتگوزاریمان هەیە. یەکێک لە نهێنەکانی ئێمە کە ماوینەتەوە مشتری لێمان ڕازیە خزمەتگوزاری دوای فرۆشتنە. واتە چۆن؟ یەدەکمان هەیە، پارچەی یەدەکتان هەیە، پارچەی یەدەکمان هەیە. ئەو کەسەی کە شتێک لە ئێمە کڕێت خۆی مۆدیلەکەی بەدڵ نەبێ، ئەگینا هەموو پارچەکانیمان هەیە. لە دوای ساڵێک گەرنتی خزمەتگوزاریشمان هەیە. زۆر باشە. لە ڕووی کوالیتیەوە کاڵاکان ڕەچاوی چیتان کردووە؟ لە ڕووی کوالیتیەوە ئێستا خۆتە زانی هەموو شتی کوالیتی هەیە و شتی تیجاریش هەیە. ئێمە هەموو شتەکانمان زەمانەتی لەگەڵایە، نرخی باشە. هیوادارم ئەو کەسانی کە پێویستیان بەم بابەتانەیە لە بواری چاودێری و دۆرفۆن و فایر ئەلەرم ڕوو لە شوێنە ڕسمیەکان بکەن، ڕوو لە شوێنێک نەکەن دیار نەبێ، مێژووی نەبێت، زۆر ئەوەی ئیسفادەی لێ بکەن. تا چەند گرنگە هاوڵاتی گرنگی بە سیستەمی ئایتی و تەکنۆلۆژیا با لە نێو ماڵەکەی لە ناوێکی نیشتەجێبوونەکەی ئەتوانێت ئەو خەرجی کەیکا لەو بابەتە دوای چ سوودێکی لێ بینێ؟ بەڵێ یەکەم بۆ سیستەمی سەلامەتی خۆی ئەمە زۆر زەرورە. دووەمیش ئاسانکاریەکە. ینی ئێستا بۆ نمونە سیستەمی چاودێری دڵنیایەکە یا بە خۆت بە ماڵت بە شوێنی کارت بە کارگەکەت، ئەمە یەک. دووەم بەنسبەت دۆرفۆنەوە ئاسانکاریەکە، تۆ توانی لە ڕێگەی مۆبایلەکەتەوە لە هەر وڵاتێکی دنیابی کەسێک میوان هاتجەڕسی بۆ لای تۆ لە ڕێگەی مۆبایلەکەتەوە تەحەکومی پێەکە. ئەو بابەتانی باسکی لە پێشەنگا لەبەردەستە بۆی کە خەڵک ئاو سەردانی کردن بیبڵێ؟ بەڵێ لەبەردەستە و فرۆشتویشمانە. چۆ فەرێکتان هەیە بۆیان؟ لە ساانەوە داشکاندن بۆ هەمان بۆ سەرجەمیان بۆ هەموو ئەو کەسانەی کە سەردانی پێشانگاکەن. ئێمە بزنسکارتێکی خۆمانەیە بۆ بزنسکارتەوە هەت لە ئێستەوە تا 6 مانگی تر سەردامان بکەن لە ساانۆ داشکاندنی ڕاستەقینیان هەیە. هیچ ڕاوێژیشان لەگەڵاکەن بۆ نە کەسێک بڵێ من خانووی کوام هەیە چی پێویستە چەند شتم ئەوێ؟ بەڵێ هەمیشە بە تەلەفۆن ستافمان هەیە، ستافێکمان هەیە تایبەتە بە جوابدانەوەی ئیشە هونەرەکانمان. زۆر باش. کاک دلێر ئەوەندەی پێشەنگاکەت بینی بە جگە لە بەشەکەی خۆتان بوزەکەی خۆتان بێگومان دڵنیام گەڕانێکت کردووە لە نێو پێشەنگاکە. کۆنتاکت و پەیوەندیتان لەگەڵ ئەو کەسانی لە پێشەنگاکە بەشدار بوون چۆن بووە؟ دەرفەت ڕەخسا پێکەوە کۆنتاکتانە بێت؟ بەڵێ کۆنتاکتمان باشە لەگەڵیانە، چونکە هەندێک لەو کەسانی کەوا بەشدار بوون ڕەنگە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندیان لەگەڵ ئێمە هەبێ. لەوانە بانقەکانە سا من خۆشحاڵ بووم بانقی ئەهلی عێراقی تایە کە ئێمە بە بەردەوام لەگەڵیانە ئیژەکەین و هەندێک شەریکاتی تری لێە کەوا بە ناڕاستەوخۆ لەگەڵیانە ئیژەکەین. هەروەها بەعزە شوێنێکی لێیە کەوا مەوادی ئەجیزەی طبی و فەحس و مختبەراتە، ئەمانەش هەر بۆ ئێمە گرنگە. سوودیشتان لەوانە بین لەگەڵەوەی کە خۆتان لێرە وەکو بە دڵنیاییەوە ئێمە بۆ خۆمان جگەلەوەی بەشی کواڵیتیمانەیە، بەشی تەندروستیشمان هەیە، تەمینی سەحیمان هەیە بۆ هەموو کارمەندەکانمان، ئەوانە هەمووی سوودی لێ بینین. باشە باسی تەمینی سەحیت کرد. ئێوە چەند بەنزیکەی چەند دەرفەتی کارتان ڕەخساندووە؟ شەکەی خۆتان هەلی کار بڵێ ئێمە لە ناو کارگەیە تقریباً 370 بۆ 375 کارمەندمان هەیە لە 165 بەرەو ژووری خەڵکی هاوڵاتی عێراقین و کوردن.
ئەمانە هەمووی خۆشببختانە خەڵکی ناوچەکەن و خەڵکی سلێمانیشن کە ئێمە منتەقەکەمان لە بازیانە معاملەکەمان ئەمانە هەمووی کارمەندن لەوێ و ئیشەکەن و الحەمدوللا زۆر سەرکەوتوشن. سنتەری کارتان لە سلێمانی و بازیانەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان؟ بەڵێ لە بازیانە سەرجەم لەوێ بەرهەمەکانمان دابەشەکرێ بۆ عێراق و هەرێمی کوردستان و سلێمانی سنتەرێکی گونجاو بۆ جۆرە بازرگانیان سلێمانی زۆر بازرگانی سلێمانی زۆر باشە چونکە هەم منتیقەکەشی منتیقێکی گونجاوە لەبارە و هەم وەسائلی نەقلیشمان ئێمە لە سلێمانیەوە وەکو سنتەرێک تەوزیعیەکەینەوە بەرەو شارەکانی تری عێراق. زۆر باش. کاک فەرهاد ئێوە چەند هەلی کارتان ڕخساندەوە بۆ یشەکانی خۆتانەوە بە نزیکەی؟ بەڵێ ئێمەگە پرۆژەمان هەبێت پرۆژەی نیشتەجێبوون ئەوە ئاتیادی لە 50 بۆ 100 نەفەر هەلی کار ڕەخسێنین بەڵام ئێمە یەک سیاسەتمان هەیە لە ماوەی 12 ساڵە بە دەقیقی 2200 گەنجمان فێری ئیش کردووە بەبێ بەرامبەر دەورەمان بۆ کردوێتەوە و بە 2200 نەفەر لە ماوەی 12 ساڵە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئیدارەی گەرمیان پارێزگای هەڵەبجە هەولێر سلێمانی ئەم گەنجانەمان فێری میهنە کردووە یەک جار فێر بوون بەبێ بەرامبەر و هەتا ئێستش ئیشەکەن هەنێکیان ئێستا لەوەشێ ڕگابەری لەگەڵ ئێمە بکەن واتە فێریشی ئەو بابەتانی پەیوەندی بە ئیشەکەیەوە بەبێ بەرامبەر لەسەر سیستەمی چاودێری و دۆرفۆنەوە بەڵێ بەبێ بەرامبەر ئێستا هەنێکیان بوون بە بازرگان و هەستەکەن ڕکابەری مامکەن ئێمە خۆشحاڵە بین. هەلیکاری ئێمە ئەوەیە ساڵانە بێ بەرامبەر دەورەکەینەوە خەڵک فێرەکەین و هیچ بۆ خۆیانەکەن. پەیوەندیتان لەگەڵ چەند کۆمپانیا و دامەزراوەی دەرەوە هەیە؟ وەکالەتی هیچ کۆمپانیایەکی دیکەتان هەیە؟ بەڵێ وەکالەتمان هەیە ئیسە لە سین ئێمە مارکەی تۆربۆ خۆمان دروستەکەین کامێرەی چاودێریە بەپێی مواسەفات و دیزاینی ئەلەکترۆنی خۆمان. لە ئێران پەیوەندیمان هەیە لە تورکیا هەمانە زۆربەی هەندێک لە شتەکانیشی خۆمان بەپێی دیزاینی ئەلەکترۆنی خۆمان دروستەکەین کە تایبەتە بە خۆمان. سنتەری ئیشکردتان لە عێراق سلێمانی لە عێراق و هەرێم سلێمانیە؟ ئۆفیسی سەرەکیمان سلێمانیە لە هەموو پارێزگاکان وەکالەتمان هەیە. چەند سلێمانی گونجاو بۆی کە سنتەری ئیشەکەیەوە بێت لەبار بووە؟ یەکەم شار کە ئێمە پێشوازی لەم فکری ئێمە کردبوو سلێمانی بوو. ئێستا هەشتای بۆ بەرەوژوور کەمتر ماکەی سیماران بەکارێنێ بۆ دەرگاکردنەوە. مەبەستمەوە بوو ئێوە لە سلێمانی وەکالەتانەوە بە شوێنەکە؟ بەڵێ لە سلێمانی زۆر گونجاوە بۆ ئەوەی کە تەختی هەموو عێراق و هەرێمی کوردستان بکەیت؟ گونجاوە بۆ کاری بازرگانیەوە؟ بەڵێ گونجاوە بە کاری بازرگانی خۆتەزانی بەپێی هەلومەرجی سیاسی و ئابووری و ئەمانە ئەگۆڕێت بەڵام بە شێوەیەکی زۆر باش سلێمانی گونجاوە خەڵکی ڕۆشنبیر حەزیان لە شتی تازە و تەکنۆلۆژیای پێشکەوتووە. زۆر باش سپاس بۆ فەرهاد عوسمان بەڕێوەبەری کۆمپانیای سیماران هەروەها دلێر عەبدوڵڵا لەپسای بەشی کڕینی کۆمپانیای ڕۆیاڵ مەلەکی ڕۆیاڵکان ناوەکە من باڵە نووسی بوو پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەردەوامە بڕیارە سبەینەش کراوە بێ لە کاتژمێر 11 تا کاتژمێر 7 دوایین دەرفەتە بۆ توی هاوڵاتی بازرگانی توانین لێرە سەردانکەی بەشێکیان داشکانیان هەیەڕوا لە نزیکەوە و کاڵا و خزمەتگوزاریانە بین زۆرتی زانایی دەست پێ لەسەر و کاڵەشمەکانی تۆ ڕۆژانە بەکارێنی لە ڕووی کوالێتی لە ڕووی نرخ پێچێ بەشێکیان پێشتە چیت بەکاربێ نابێ ئێستا بۆ چوونت بگۆڕ یاخود ئەگەر پێویستیت بە هەر کاڵایەکەی ئەتوانی سەردان بکەی لێرە بەردەستە ئەتوانی کۆنتاکتێ بێ بۆ ماوەی ساڵێک 6 مانگی دیکەش بەشێکیان ئۆفەری داشکان و خزمەتگوزاریان هەیە بۆ هیوایی کە ئابوووریەکی باشتان هەبێ هەر شاد.